سڵاو لە هەمووتان. دوێنێ شەو هەواڵێکی زۆر گرنگ گەیشتە بەر گوێمان، ئەویش لە سەرۆکی ئەمریکاوە سەرۆک جۆ بایدن بوو دەربارەی ئاگربەست و چارەسەرکردنی کێشەی فەڵەستین و ئیسرائیل. ئەو هەواڵە خۆشە، بەڵێ زۆر خۆشە، لەلایەک لە بواری مرۆڤایەتیەوە خۆشە، کۆتایی بەو شەڕ و کۆمەڵکوژیانەی بە تایبەتی ئیسرائیل دێنێ. لەلایەکی دیکە ئەمە بەتەنیا پەیوەندی بە ئیسرائیلەوە نیە، پەیوەندی بە هەموو ناوچەکەیە و پەیوەندی بە جیۆپۆلەتیکەوە هەیە. لە هەمووشی گرنگتر لە بۆ هەمومان گرنگ ئەوەیە کە ئەوە دەرئەنجامی استراتیژی لێ دەکەونەوە کە لە نزیکەوە ڕنگ بێ، پەیوەندی بە عراقەوە هەبێ، پەیوەندی بە سووریاوە هەبێ و بەگشتی پەیوەندی بە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تورکیا و ئێرانیشەوە هەیە. جۆ بایدن چی وت؟ جۆ بایدن لە لێدوانێکیدا، دوایی دێمە سەرەوەش کە لێدوانەکەی جۆ بایدن بێگومان پاشخانێکی دیکەی هەیە، لە لێدوانەکەیدا ئیتر باسی لەوە کرد، سەردێڕەکانتان بۆ باز دەکەم، دەرفەتی سەر لە نوێ چەکدارکردنەوەی حەماس نادەین. ئەگەر حەماس گوێی نەگرت ئەو کاتە ئیسرائیل مافی خۆیەتی بەرگری لە خۆی بکە. وە لە هەمان کاتدا پەیامیشی بۆ ئیسرائیل و بۆ بەڕێوەبەرایەتی نەتەنیاهوا بوو. جۆ بایدن لە لێدوانەکەی دوێنەیدا باسی لەوە کرد کە قۆناغی ئاگربەست و ئاشتی دەست پێ دەکا کە ئەو بەسەر سێ قۆناغدا دابەشی دەکرد. لە قۆناغی یەکەمدا کە 6 حوت و دەخایێنێ ئاگربەست لە هەموو فەڵەستین، لە تەواوی فەڵەستین، واتە لە ڕامەڵڵا و لە غەزە ئاگربەست ڕادەگەێنرێ، لە هەردوو لە پێویستە پابەت بن بەو ئاگربەستە. وەلەو ماوەیەدا لە ماوەی ئەو 6 حوتویەدا هەموو دیلەکان، هەرچەندە ئەو باسی لە دیلەکانی فەڵەستین نەکرد، بەڵام هەموو دیلەکان دەگەنە ماڵی خۆیان و ئەوانەی کە مردوونە کوژراون ئەوانە تەرمەکانیان تەسلیم دەکرێتەوە. لە هەمان کاتدا لە خاڵی دووەمدا باسی لەوە کرد کە ئەوان لە ئایندەدا ئاسایشی غەزە دەپارێزن بەبێ حەماس، واتە بزوتنەوەی حەماس لە مەسائلی ئاسایش و بەرگری کردن لە غەزەدا وەکو سەرباز نامینێ. لە خاڵی سێمینیشدا باسی لەوە کرد کە ئاشتێکی سەرتانسەری بەرپا دەکرێت، ئەوە پیلانەکەی جۆ بایدنە. ڕۆژی دووشەممە بەڕێوەبەرایەتی ئەمریکا، ئێمە زانیمان لە هەواڵەکاندا بەڕێوەبەرایەتی ئەمریکا بە نهێنی سەرداری قەتەری کرد و ئێمە بینیمان لەو دووسێ ڕۆژانەدا جاک سەلیڤان و برێت مەکگۆر بەردەوام لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوون، سەردانی میسریان کرد، سەردانی قەتەریان دەکرد، سەردانی ئیسرائیلیان کرد، بە تایبەتی جاک سەلیڤان سەردانی ئیسرائیلی کرد، لەگەڵ ناتەنیاهۆ کۆبوونەوەی ساز کرد. ئەوان ڕۆژی دووشەممە لە ڕێگای قەتەر پەیامیان گەیاندا حەماس و دوێنێ بەرپرسیارانی ئەمریکا، قەتەر، ئیسرائیل و مسر لە پاریس کۆبوونەوە. لە کۆتایی حوتودا لە پاریس کۆبوونەوەیکی زۆر گرنگساز کرا، پێدەچێت لە پاریس گەیشتبنا ئەنجامی کۆتایی. و مادام جۆ بایدن لە زاری خۆیەوە باسی ئەمانە کرد، وا پێدەچێت ئێمە شیمانەی ئەوە دەکەین کە ئەنجام وەرگیرابێ لایەنەکان بەو پلانەی جۆ بایدن و ئەمریکا ڕازی ببن. کەواتە پلانەکە چیە؟ لە ماوەی 6 حوتودا هەروەکو باسمان کرد لە هەموو فەڵەستین ئاگربەست ڕادەگەیەنرێ، وەلەو شوێنانەی خەڵکی مەدەنی لێن سوپای ئیسرائیل دەکشێتەوە، یارمەتی و ئالوگۆڕیە ئینسانەکان بە شێوەیەکی بەپەلە دەگەیەنرێنە خەڵکی غەزە. دووەمین، حەماس و ئیسرائیل دادەنیشن. ئەمە لە قۆناغی دووەمیندا جۆ بایدن باسی ئەوەشی کرد، حەماس و ئیسرائیل دادەنیشن، واتە ئەمە قۆناغی دووەمە، یعنی دوای ئەوەی ئەم 6 حوتویە بە شێوەیەکی ناڕاستەوخۆ ئەو قۆناغا ئەگەر بە سەرکەوتوی تێپەڕی، ئەمە حەماس و ئیسرائیل دادەنیشن. و لەوێدا لە ناو کەوانەدا جۆ بایدن شتێکی گرنگی باس کرد، ئەویش ئەوەیە ئاسایشی ئیسرائیل ناخەینە ژێر مەترسی و دەیپارێزین. یعنی مەبەستی ئەوەیە ئەگەر هاتوو لە ماوەی ئەو 6 حوتویەدا لایەنەکان
هەندێک دواکەوتن لە پەرەپێدانی کارەکانیان وا دیارە مەبەستی ئاڵوگۆڕکردنی ڕەهینەکان و دیلەکانە ئەمە شەڕ دەست پێ ناکاتەوە بەڵکو ئاگربەست بەردەوام دەبێت بۆیە ئەڵێ ئاسایشی ئیسرائیل ناخەینە مەترسی و دەیپارێزین چونکە ئیسرائیل بەردەوام دەڵێ ئەگەر ئێمە ئاگربەست ڕابگەینین ئەوە دەرفەت بە حەماس دەدەین کە خۆی کۆبکاتەوە لێرەدا مەبەست ئەوەیە. خاڵی سێم ئەگەر قۆناغی یەکەم و دووەم بە تەواوەتی بەبێ کێشە بەڕێوە چوون قۆناغی سێم دێتە ئاراوە ئەویش ئاگربەستی درێژخایەنە. ئاگربەستی درێژخایەن بێگومان چەند تەوەریەکن یەک لەو تەوەرانە تیمارکردنی بریندارەکانە و ئاوەدانکردنەوەی هەموو غەزەیە واتە نەخۆشخانەکان قوتابخانەکان و ماڵ دابینکردنی ماڵ خان و لە بۆ خەڵکی غەزە. پەیامی جۆ بایدن لە بۆ ئیسرائیل زۆر سەرنجڕاکێش بوو لەوەدا چەند سەرداوێکمان بەدەست دەکەون بە تایبەتیش کە مەبەستی لە حکوومەتی بنیامین نەتەنیاهویە. ئەڵێ با خەڵکی ئیسرائیل بزانێ ئاساییشیان دەپارێزین. حەماس جارێکی تر ناتوانێت وەک 7 ئۆکتۆبەر هێڕژ بکات چونکە هێزی نەماوە و لاواز بووە. یعنی بەڕێوەبەرایەتی ئەمریکاوا دیارە لە ڕێگەی ئیستیخباراتەوە گەشتۆتە ئەو بڕوایەی کە حەماس لە ڕووی سەربازیەوە زۆر لاواز بووە ناتوانێت جارێکی تر بە ئاسانی خۆی کۆبکاتەوە. لە هەمان کاتدا پەلارێکی توندی لە حکوومەتی نەتەنیاهودا وتی دەزانم هەندێک کەس هەن حەزیان لە ئاشتینیە و دەیان هەوێت تەواوی فەڵەستین داگیر بکەن لە ناو حکوومەتیشدا هەن من ئاگادارم. یعنی لێرەدا مەبەستەکەی بە تەنیا بنیامین نەتەنیاهۆ نییە بێگومان دەوروبەرانی بنیامین نەتەنیاهۆ لە بنیامین نەتەنیاهۆ زۆر خراترن لەو بارە چونکە بەڕاستی ئەمانە بە هیچ شێوەیەک باوەڕیان بە چارەسەرکردنی کێشەی فەڵەستینیا ئەمانە باوەڕیان بە پاکردنەوەی هەموو فەڵەستینە لە عەرەبەکان و ئیتر بە هیچ شێوەیەک ڕێگا نادەن ئەگەر لە دەستیان بێ هیچ ستاتویەک لە بۆ خەڵکی فەڵەستین هەبێ. کەواتە لێرەدا دەیبینین ئەمەی گرنگە وا دیارە چەند هێزێکی عەرەبی و یانیش هێزێکی عەرەبی ڕەنگ بێ بە تایبەتی مسر بێ بەڵام لە ڕووی سیاسیەوە ئەوەی بڕیار دەدا لەسەر ئەمە بە تەنیا مسر نیە ئۆردونە قەتەرە مسرە سعودیایە ئەمانە غەزە دەپارێزن هەر لەو کاتێک کە سوپای ئیسرائیل کشایەوە ئەوان دەکەونە ناو غەزە وا پێدەچی سوپای مسر بێت چونکە سوپای مسر هەم پەیوەندی فیزیکی لەگەڵ غەزە هەیە زۆر بە ئاسانی دەتوانێت پێی بگە و لە هەمان کاتدا یەک لە سوپا هەرە بەهێزەکانی وڵاتی عەرەبیە و لە پەیامەکەیدا دیارە حەماس ڕەنگ بێ حەماس کە لەگەڵ ئیسرائیل دادەنیشێ وەکو جۆ بایدن باسی دەکا کە حەماس و ئیسرائیل دادەنیشن لە قۆناغی دووەمدا دادەنیشن کەواتە هەردووچیان ڕێک دەکەون لەسەر مێزەکە دادەنیشن کەواتە لێرەدا ئەتوانین بڵین حەماس لە ناو دەچێ حەماس بە تەواوەتی پەرتەوازە دەکەن نەخیر وا پێ دەچێ مەسەلەکە ئەوە نییە بەڵام ڕێککەوتنەکە واکراوە کە حەماس وەک حیزب دەمینێتەوە بەڵام حەماسێکی بەبێچەک دوایی دێمە سەرەوە و لەسەر ئەمە هەندێک شڕۆڤە دەکەین ئایا حەماسی بێچەک چارەنووسەکەی بەرەو چێ دەچێت ئیسرائیل نابێ لە غەزە بمینێ ئەماش هەر قسەی جۆ بایدنە ئەمریکا لە سەرتاوە لە دوای دەستپێکردنی هێرشەکانی کەتیبەکانی ئەڵقەساموە و لە دوای هێرشەکانی ئیسرائیل کە ئەمریکا پشتگیریەکی تەواوی لە ئیسرائیل کرد بەردەوام بە جیهان و بە وڵاتە عەرەبیەکانی دەوت ئیسرائیل لە غەزە نامینێتەوە دەکشێتەوە دیارە لەسەری ئەمریکادا نەخشەیەکێ و ئەو نەخشەیەتان پێ دەڵێم و ئەو نەخشەیە کاریگەری استراتیژی لەسەر ئێمەش چۆن دەبێت ئەوە ئەمریکا لە سەرتاوە دەیگوت ئێستاکەش هەمان قسە دووبارە دەکاتەوە واتە لێرەدا جۆ بایدن ئەڵێ دەبێ دەوڵەتێکی فەڵەستینی ساز بکرێ بەڵام ئەو دەوڵەتە چۆن یەجارێ ئێمە نازانین چونکە تەماشا دەکەین غەزەمان هەیە و ڕامەڵڵامان هەیە لە نێوان غەزە و ڕامەڵڵادا چەندین کیلۆمەتر هەنە یعنی پەیوەندیەک نییە لە نێوان ئەوانەدا ئیسرائیلدا هێت زای پەیوەندی ئەمانە دروست دەکەن ویانیش غەزە دەبێتە کانتۆنێک دەبێتە ئیالەتێک بەشێک لەمە ویانیش کۆریدۆرێک جادەیەک ساز دەکەن ئەمیان جارێ نازانین بەڵام وا پێدەچێ پیلانەکە ئەوە بێ کە دەوڵەتێکی فەڵەستینی لە ئایندەدا
ساز بکرێ و ئەو دەوڵەتە لە ژێر قەڵغانی هێزێکی وەکو حەماسدا ویانیش هێزێکی ئیسلامی تونڕەودا نابێ بەڵکو لە ژێر قەڵغانی هێزێکی عەرەبی ویانی چەند هێزێکی عەرەبی دەدەبن بۆیە دەبینین لێرەدا یعنی معقول نییە حەماس بەخۆی لەسەر مێزدانی شەو بەخۆی پاکتاوکردنی خۆی ینی لەسەر چارەنووسی خۆی و لەسەر پاکتاوکردنی خۆی بڕیار بدا بۆیە وا دیارە ئیتر اتفاقەکە ئەوەیە حەماس دەمینێ گفتوگویەکانیش بەڕێوە دەبا و مەبەست لێرەدا بەتەنیا ئەوەیە دەبێ فڕقا ویانیش کە تائیبەکانی عیزەدین ئەڵقەسام کە هێزی چەکداری حەماسە بڵاو بکرێتەوە و چەکەکانی دابنێ و دەربکرێن ویانیش بکەونە ناوکاری سیاسی ئەم شتانە هەموو چۆن ڕوویاندا چونکە تەماشا دەکەین شەڕی ئۆکرانیا و رووسیا گەشتۆتە دوا لووتکە ئیتر رووسیا بە تایبەتیش لە ناوچەی هارکۆف تەماشا دەکەین پێشکەوتنی زۆر زۆر گەورەی بەخۆوە بینەوە هەموو ڕۆژێک چەند مەترێک چەند دەمەترێک چەند سەد مەترێک پێشڕەوی دەکا و مەترسی ئەوە هەیە تەواوی هارکۆف بگرێتن لە بۆ هەندێک تەماشا دەکەین ئیتر ناتۆ و ئەمریکا دوێنێ بڕیاریاندا ئەو چەکانەی ئێمە بە ئۆکرانیامانداوە ئۆکرانیا بۆی هەیە لە ناو خاچی رووسیادا بەکاری بێنێ باشە لە بەرامبەر ئەوەدا رووسیا بێدەنگ دەبێ نەخێر احتیمالی زۆر هەیە رووسیا لە هەندێک شوێندا لە هەندێک ناوچەدا چەکی نوکلەری تەکتیکی بەکاربێنی واتە لە مەسافەی 5 کیلۆمەتردا ویانیش لە شوێنێکدا کە زۆر خەڵکی سڤیلی لێ نەبێت لەوێدا چەند بۆمبێکی نوکلەری بچووک بتەقێنیتەوە لە بەرامبەر ئەمەدا بێگومان ناتۆ ویانیش ئەمریکا و بەریتانیا و هاوپەیمانانی ئۆکرانیا باڵێن ئەمانە کاردانەوەیان دەبێت بۆیە لە حاڵەتێکی وادا ناکرێ ئەمریکا و خۆر ئاوە لەلایەک لەگەڵ رووسیا شەڕ بکەن لەلایەکی دیکە کێشەیەک هەبێ بە ناوی کێشەی فەڵستین و ئیسرائیل و شەڕێک هەبێت لە بینی ئەو دوانەدا لەناو ئەوانەدا دەستی ئێران هەبێ ئەمە دەبێت لە زووترین کاتدا چارەسەر بکرێت بۆ ئەوە فەڕەنسا لەو یەک دوو ڕۆژە ئیسرائیلی لە فۆنی هاوکاری سەربازی دەرخست لە فۆنی هاوکاری سەربازی نێودوڵەتی فڕێدا دەرەوە ئەمە بڕیارێکی زۆر قورسی فەڕەنسا بوو کە پێشتر دوودڵ بوو ئەو بڕیارە بدە یان نا بەڵام لەبەر ئەوەی بەڕێبەرایەتی نەتەنیاهۆ ئیتر بەردەوام بوو لەسەر ئەوەی کە ئاگربەست ڕانەگەێنی و هەموو غەزە بگرێ و دواییش تایدا دەرنەچێ ئەو بڕیارەیاندا وا دیارە ئەو هەموو بڕیارانە و چەندین بڕیاری دیکەش ویانی چەندین کارتی دیکە کە ئەمریکا ڕای کێشاون لە بەرامبەر بەڕێبەرایەتی ئیسرائیلی گەیاندۆتە ئەو قۆناغی کە ئەمە قبول بکواتە دەوڵەتێکی فەڵستینی بچووک ساز بکرێ و ئەو دەوڵەتە لە ژێر قەڵغانی وڵاتانی عەرەب بێ نەوەکو هێزی سەربازی خۆی هەبێ واتە حەماس وەک هێزی سەرباز نامینێ لێرەدا شتێک گرنگە وا دیارە ڕاستەوخۆ نیان هەوێ حەماس پاکتاو بکەن بەڵام ئایا من پرسیار لە ئێوە دەکەم قەت بینیوتانە هێزێکی کە پێشتر سەربازی بووە لە سەرەتای دروستبوونیەوە سەربازی بووە هەموو هێز و توانای خۆی لە چەکەوە وەردەگرێت لە ڕێگای حکمەوە شەرعیەتی بەخۆی داوە لە غەزەدا حکمی کردووە فەڵستینی کردوتە دوو پارچە دانی بە حکوومەتی فەڵستینی کە ناوەندەکەی ڕامەڵایە نەناوە فەڵستینێکی دیکەی تایبەت بەخۆی ساز کردووە ناسنامەکەی ئیسلامیە ئیخوانیە و زۆر زۆر تونڕەوە ئایا بە بێچەک چەند ئەتوانی بژی ئەمە بەڕاستی جێگەی گومانە من پێم وایە هەموو هێزەکان کە لە سەرتاوە چەک هەڵدەگرن دوای ئەوە ئەگەر دەستیان لە چەک بەردا ئەمە کۆتایی بەخۆیان دێت هاوڕێیان بزانن هێزێکی چەکداری کە لە سەرتاوە فێری چەک بووە دوای ئەوەی چەکی لێ سندرا بەڕاستی ناتوانێت چونکە هێزی چەکدار لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بە تایبەتی حیزبی چەکدار هەموو مەشروعیەتی خۆی لە چەک و لە خوێن و لە حیزبی شەهیدان و ئەوانە وەردەگرێت و هەموو حەکایەتەکان و ئەدەبیاتەکانی ئەوەیە ئێمە خوێنمان ڕشتووە ئێمە مەقاومەمان کردووە ئێمە شەڕمان کردووە ئێمە شەهیدمان هەنا ویانیش ئیتر ئێمە حیزبی خوێنین بە کورتی ئیتر ئەمە هەموو ئەدەبیاتی هەموو حیزبەکانە تەماشاکەن لە کوردستانی شوایە حەکایەتێک نابینینەوە لەلایەن پارتیوێچێتی کە حەکایەتی خوێن نەبێ تەنانەت لە ناو پەکەکە تەماشا دەکەن هەموو حەکایەتەکانی خوێن لە ناو حیزبی دیموکرات هەموو حەکایەتەکانی خوێن و شەڕ و چەکە ئیتر ئەمە کە نەمینێ
حیزبێکی وەکو حەماس من باوەڕ ناکەم بتوانێ مەشروعیەتی خۆی بەدەست بێنێ و ئەمە لە ئایندەدا زۆر لاواز دەبێت وەکو حیزبێکی بچووک ڕنگ بێ بمێنێتەوە ئەمە کاریگەری لەسەر خۆناغەکە نابێت لە هەمان گرنگتر هەڵبژاردننی ئەمریکا 5-6 مانگی ماون ئیتر دۆناڵد ترامپ هەتا وەکو ئێستاش بە چەند پۆینتێک لە پێش جۆ بایدنە تەماشامان کرد ئەگەر بێت و کێشەی فەڵستین وها بەردەوام بێ ئەمە گەورەترین خاڵی لاوازی جۆ بایدنە چونکە جۆ بایدن لە سەرەتای هاتنە سەرکاری لە ئەفغانستان هەڵەیەکی زۆر گەورەی کرد بە شێوەیەکی زۆر بێسەر و بەرانەکشایەوە و متمانەی خۆی لە دەستدا وڵاتێکی وەکو سعودیا و ئیماراتی ناچار کرد کە خۆیان لە رووسیا و لە چین نزیککەنەوە چونکە متمانیان پێنا متمانە نەماییتر هێزەکانی سووریای دیموکراتی بۆ نمونە هەوڵیدا بە تەواوەتی خۆی لە سووریا نزیک بکاتەوە یان خۆی لە رووسیا نزیک بکاتەوە بۆیە ئیتر ئەمە هەیە لە هەمان کاتدا تەماشا دەکەن لە بەرامبەر دۆناڵد ترامپ هەر دوێنێ ژووری دادگای ژووری دۆناڵد ترامپی محکوم کرد بە سەختەکاری و شاردنەوەی زانیاری لە خەڵک و بەکارهێنانی پارەی هەڵمەتی پرۆپاگەندەکانی هەڵبژاردن بۆ هەندێک مەسائل لەناو ئەوانەدا مەسائلی سێکسی و ئەوانەش هەنا یعنی لە ئەمریکادا تەماشا دەکەین کەسێکی وەکو دۆناڵد ترامپ کە پەیوەندیەکی سێکسی لەگەڵ ئافرەتێک هەبووە ئیتر ئەو لە دوای ئەوەی خۆی کاندید دەکا لە بۆ پۆستی سەرۆک کۆماری ئەو ئافرەتە بێگومان ئەو ژنە بۆ ئەوەی ناوبانجی خۆی دەربخاو بکەوێتە ناو ڕۆژنامە و میدیاکاندا ئەڵێ فلانە ڕۆژ من لەگەڵ جۆ بایدن ئەوەم کردووە جۆ بایدن بۆ ئەوەی ئەمەی لێ ئاشکرانەوێ پارەی پێداوە و ئەو پارەی کامپانیا بۆ پێداوە کامپانیای هەڵبژاردن بۆ ئەمیان لە بەرامبەر ڕاست کردەوە و لە هەمان کاتدا ئەتوانین بڵێن مەسەلەی چارەسەرکردنی فەڵستینیش لە هەمان کاتدا پەیوەندی بە نەوەک بە تەنیا پەیوەندی بە جیۆپۆلەتیک و بە شەڕی ئۆکرانیا و ویانیش ڕێقابەتی نێوان چین و ئەمریکاوە هەیە لە هەمان کاتدا پەیوەندی بە هەڵبژاردننی شەوەیە کە جۆ بایدن لەو کاتەدا ناچارە ئەمە بکات لە هەمان کاتدا مەسەلەی هەڵبژاردن زۆر گرنگە چونکە لە ئەمریکا ژمارەیەکی زۆر هەم گەنجانی چەپ هەنە ئەوانە دژی کۆمەڵکوژیەکە ئیسرائیل بوون وەلا هەمان کاتدا ژمارەیەکی زۆری عەرەب هەنە کە دەنگ ئەدەنا بە شێوەیەکی ئۆتۆماتیک پێشتر دەنگیان داوە بە حیزبی دیموکراتەکاندا بەڵام ئەمانە بەهۆی هەڵوێستە لاوازەکانی حکوومەتی ئەمریکا و بەردەوام هەڵکردنی گڵۆپی سەوز بۆ ئیسرائیل بۆ کۆمەڵکوژی فەڵستینیەکاندا ئەمانە زۆر نیگەرانن بایدن دەیەوێت ئەو بۆشایە پڕکاتەوە ئەمە زۆر گرنگە کاریگەری استراتیژی بابینە سەرێ لەسەر ئەو لەسەر ناوچەکە چ دەبێ ئەمە زۆر گرنگە یعنی تەماشاکەن هەر لە سەردەمی ینی 8 ساڵ بەر لە ئێستا نزیکەی 8 ساڵ بەر لە ئێستا دۆناڵد ترامپ نەخشەیەکی هەبوو بۆ ئەوەی عەرەب و ئیسرائیل لە یەکتری نزیک بکاتەوە لە کۆتایی ساڵی تەمەنی سەرۆکایەتیدا دۆناڵد ترامپ ئیتر بە تەواوەتی ئەم شتەی ڕاگەیاند کە عەرەب و ئیسرائیل ئاش دەبنەوە ئیتر وڵاتێکی وەکو ئیمارات و ئەوانە دانیان بە ئیسرائیل دانا بە تەنیا سعودیەما بەڵام لە ژێرەوە بەردەوام پەیوەندی ئیستیخباراتی زۆر بەهێز بوون لە ژێرەوە کۆبوونەوە لە نێوان ئیسرائیلەکان و سعودیەکاندا هەبوو هەتا وەکو ترامپ لە سەردەسەڵاتدا نەماوە دوای ئەوەی نەتەنیاهو هاتە سەردەسەڵات ئەم نزیک بوونەوەی عەرەب و ئیسرائیل تۆزێک سارد و سڕی تێکەت هەتا وەکو 7 ئۆکتۆبری ساڵی ڕابردوو کە بزوتنەوەی حەماس ویانیش کەتیبەکانی ئەڵقەسام پەلاماری ئیسرائیلیاندا ئەو مەسەلەیەکی استراتیژیە لە بەرنامەی هەری دواییدا تەماشا بکەن کە لەسەر چارەنووسی ڕۆژئاوا سووریا قسەم کردووە باسم لەوەش کردووە دەبێ ئەمریکا هێزەکانی خۆی بەشێک لە هێزەکانی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بکشێتەوە بەڵام ئەمریکا نایهەوێت کشانەوەیەکی وەکو ئەفغانستان ئەنجام بدا هاوپەیمانەکانی ویانیش دۆستەکانی ناچار بک بچنە باوەشی چین و رووسیا و ئێران و ئەوانە ویانیش بۆشایەک لە بۆ ئێران بەجێبێڵێ بۆ ئەوە دەیەوێت لە ڕێگای چەند میکانیزمێکی هەرێمی
لە ڕێگای دیپلۆماسی هەرێمی لە ڕێگای ئیتیفاقی هەرێمی ئەو بۆشایە پڕکاتەوە باشترین بژاردەش لە بۆ ئەوە مەسەلەی نزیکردنەوەی سعودیە و ئیسرائیلە. لە بۆ هەندێ شەرتی سعودیا محەممەد بن سلمان بەردەوام ئەوە بووە هەتا وەکو دەوڵەتێکی فەڵەستینی دانەمەزرێ و ئیسرائیل دانی پێدانەهێنرێ ئەوان لەگەڵ ئیسرائیل ناکەونە ناو دانوستانەوە. لە بەرامبەر ئەمەدا سعودیە چی قازانز دەکات ئەگەر بەتەنیا دروستکردنی دەوڵەتی فەڵەستینیە بەڵکو سعودیا دەبێت دان بە ئیسرائیل بنێت چونکە سعودیا تاوەکو ئێستا دانی بە ئیسرائیل دەنەناوە و ئیسرائیلیش لە بەرامبەر ئەمەدا لە مەسەلەی وزەی نوکلەری سڤیل مەدەنی یارمەتی سعودیا ئەدا چونکە سعودیا لە یەکێک لە بەرنامەکانمدا باسم لەوە کردووە کە نیگایەک استراتیژیەکی محەممەد بن سلمان هەیە بۆەوەی لە ساڵی 2030دا سعودیایەک ساز بکە کە بە هیچ شێوەیەک پشت بە وزەی نەوت و غاز نەبەستێ. لە بۆ هەندێ تەکنۆلۆژیای نوکلەری سڤیل زۆر پێویستەکە ئەمە لە دەستی ئیسرائیلدا هەیە و بەهێزیشە. لەو بارەوە تەماشا دەکەین عەرەب و ئیسرائیل نزیکی یەکتر دەبنە هاوپەیمانی یەکتر بەو شێوێ هەم کێشەی فەڵەستین چارەسەر دەبێ هەم هەردوولا قازانز دەکەن و هەم بەو شێوێ ئەمریکا ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە کاریگەری رووسیا و ئێران دەپارێزێ. ئەمە استراتیژەکەی ئەمەیە و ئەمە تەماشا دەکەین هاوکاتە لەگەڵ ئەو هەواڵانەی کە ڕۆژانە دەربارەی سووریا دەکەونە بەرجێمان. ئەو هەواڵانە چین لە بەرنامەی پێشودا باسم کردووە. سعودیا سەر لە نوێ کۆنسڵخانەی خۆی لە دیمەشق کردەوە و لە هەمان کاتدا تەماشا دەکەین بەشار ئەسەد لێدوانێکی داوە بە پێی ڕۆژنامەی ئیندپند. ئەو لێدوانە تا چەند لایەنی استراتیژیە تا چەند لایەنی تەکتیکی هەیە ئەمەیان باسێکی دیکێ بەڵام لێدوانێکی داوە کە لە ماوەی چەند مانگێکدا کێشەکانی لەگەڵ کوردەکان ویانیش لەگەڵ ڕۆژ ئاوا و باکووری سووریا چارەسەر دەکات. ئەمانە لە ئارادان و سووریا پێ دەچێت سەر لە نوێ ئاوەدان بکرێتەوە. لە هەمان کاتدا لە عێراقدا دەبینین پەیتا شتی بەو شێوەیە هەیە دیارە ئەمریکا مەبەستی ئەوە نیە بەجارێک بە شێوەیەکی قەبا ئێران ئاوتی هەموو مەسەلەکان بکە ئەمە کارێکی ئاسانیە نە لە عێراق نە لە سووریاشدا. سووریا ئێستا کە لەژێر دەستی ئێراندایە سوپای پاسداران و هێزەکانی قودس و فەرماندەکانیان کارگەیان هەیە لە سووریا چەندین مەتر و دۆنمە عەرزیان کڕیوە و کاریگەریەکی سەربازی زۆر گەوریان هەیە کاریگەریەکی مەزهەبیان هەیە ئەوانە ملیسی خۆیان هەیە لە ناو سوپای سووریادا لە عێراقیش بە هەماشەوە ئەوە حەشدی شعبی و مالیک و هەموو هێزەکانی دیکە دەبینێت بەڵام ئەمانە خەتی سووریان هەیە وا پێ دەچێت زیاتر خەتە سوورەکە ئەوە بێت کە ئێران دەکرێت بە شێوەی اقتصادی لە وڵاتانەدا هەبێ کاریگەری خۆی هەبێ بەڵام هێزێکی گەورەی ئێرانی سەربازی لە ناوچەکەدا قبول ناکرێت. ئیتر ویستم بە کورتی شڕۆڤە لەسەر ئەو لێدوانەی جۆ بایدن بکەم هیوادارم کێشەکە بە زووترین کات چارەسەر ببێ هەر هیچ نەبێ وا دیارە چارەسەرکردنی کێشەی فەڵەستین زۆر ئاسانیە ئاڵۆسترین کێشەیە و چەندین سەرکردەی وەکو جۆ بایدن لە پێشودا هەوڵیانداوە ئەم کێشەی چارەسەرکەن چارەسەری نەبوو چونکە لایەنی دیکەش هەناتوانم کێشەیە خراپ بکەن ئێران هەیە رووسیا هەیە حتا چین تا ڕادەیەک سوود لەمەدا دەبینێ. ئێستا کە چینیش دەستی خستۆتە ناو کۆمکاری عەرەبی خۆی لە خۆیان پێشتر دەستی خستۆتە خست بۆ ناو سعودیا و ئیمارات و چین یەکەمین وڵات بوو توانی پەیوەندیەکانی نێوان سعودیا و ئێران ئاسایی بکاتەوە هەر بە ئاشکرادانانیشێ و ئەم کارێکی زۆر ئاسان نییە بەڵام ئیتر کێشەکە گەشتۆتە ئاستێک کە دەبێ لە شوێنێکدا ڕابگیرێ. لە ئایندەدا هەموو ئەمانە دەبینین پرۆسەکە دەبینین کە بەرەوچێ دەچێ و تا چڕادەیەک ئەنجام وەردەگرێ. وەکو هەموو جارێک کاتان لێ دەکەم بە تەنیا بەجێمێڵن بە لایکەکانتان بە شڕۆڤەکانتان بە کۆمنتەکانتان بە پرسیارەکانتان و لە هەمووی گرنگتر بە ناساندنی کەناڵی یوتیوبی هیوا خۆشناو بە دۆستەکانتان تکایە یارمەتیم بدەن ئەوانەی ئەو کەناڵیان سوبسکرایب نەکردووە هەوڵ بدەن سوبسکرایبی بکەن ئەوانەی نازانن تکایە لە کەناڵی ڤیدیۆ هەر بە ئینگلیزی یانیش بە هەر زمانێکدا بنووسن چۆن کەناڵێکی یوتیوب سوبسکرایب دەکەی
لە ماوەی 1 دقەدا نیشانتان ئەدەن ئیتر بەو شێوەیە دەتوانن لە کاتی سازکردنی هەر فلیمێکدا هەر ڤیددیوەکدا بە زووترین کات گوگل و یانیش یوتوب ئاگدارتان بکاتەوە. زۆر زۆر سپاستان دەکەم کە تاوەکو ئێستا لەگەڵ مندا بوون و ئەوانەی لە ئایندەدا تەماشای ئەو ڤیددیوێ دەکەن و بە لایک و شایرکردن و کۆمنتەکانیاندا بەشداری دەکەن لەو گفتوگویە. تا بەرنامەی ئایندا کاتێکی خۆش، ڕێز و سڵاو.